ئەوێ بەهارێک جوانیەک لە سەوزایی و لە بۆنی نێرگس لە ناخە جوانیەکەی ئێوەوە کۆبکەینەوە لە نێو بۆن و بەرامەی نێرگز و گوڵاڵە سوور و سەوزاییدا دڵ و ڕۆحتان پڕ بکەین لە شادی و ئاسوودەیەکانی ژیان. دەمانەوێت لە ئێوەوە میهرەبانی فێربین و ئەلف و بای خۆشەویستی و ڕازگۆیی بکەینە بەرنامەی ژیانمان. دەمانەوێت پێکەوە لە جوانیەکانی ژیان و نیعمەتەکانی پەروەردگار ڕابمێنین لە چاوی بەڕائەتی دڵتانەوە هەستی پێ بکەین. ئازیزان، هەبوونتان جوانی و ئاسوودەی دەدات بە ئێمە و هیوایەک دێنێتە وجود. ئێمە وەک ڕێکخراوی ڕۆشنایی شاد و ئاسوودەین بە هەبوون و توانا و کارامەیەکانتان. ئێوەش وەرن با پێکەوە لە نێو سروشتە جوانەکەی پەروەردگار هەست بە جوانی و نیعمەتەکانی خودای بەخشندە بکەین. هیوایەکی ئاسوودە لە دڵ و دەروونمان سەرچاوە بگرێت و پشوویەک بە ڕۆحمان بدەین. دەمانەوێت بەهارە گەشتێک ساز بکەین، ئەو گەشتەی کە گەشتی گەیشتنە بەو بەهەشتە دنیایەی کە خوددا بۆ بەندەکانی فەراهەمهێناوە. گەشتی پشودانی ڕۆحە لە کەش و هەوایەکی پاک و ئیمانیدا. گەشتی بەهار و نێرگز و گوڵاڵە سوورەکانی کوردستانە. ئەزیزان، هاتووین لەگەڵ دەستپێکی بەهارانەدا لە نێو نور و ڕۆشنایی دڵتانەوە پەیامی وەفا و ئەوینداری ببەستین. دەتێ بفکرن بەهار بە ئێوەوە چەندە جوان و چەند شیرینە، باڵای پڕە لە جریوە و دڵی پڕە لە پەڵکە زێڕینە. چ جوانیەکی دڵڕفێن و چ حەقیقەتێکی شیرینە، بەبوونتان دڵ و ڕۆحمان پڕە لە بەرامە و گوڵە نەسرینە. دووبارە بە خێراتنی یەک بەیەکتان دەکەین، تەمەنا دەکەین بتوانین لەگەڵمان ئاسوودە و خۆشگوزەران بن و لە چاوی دڵتانەوە جوانی و پاچی نیعمەتە بێشومارەکانی پەروەردگارتان ببین و شەتاوێک بە ڕۆحی ماندووتان بدەن. هەموو ساتێکتان پڕ لە ئاسوودەیی و خۆشگوزەرانی بێت. بەڕێزان، ئەمڕۆ ڕۆژی سێشەممە بەرواری 5 سەی 2024 میلادی بەرامبەر بە 24 شەعبانی 1445 کۆچی ڕێکخراوی ڕۆشنایی بۆ زانست و زانیاری و هاوکاری مرۆیی هەڵدەستێ بە سازدانی هەشتەمین بەهارە گەشتی ساڵانەی خۆی. سەرەتای بەهارە گەشتەکەشمان بە خوێندنی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن ئەمرای بەڕێزمان مامۆستا عوسمان وەلی با جەنابیان بفەرموێن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذا رأيت ثم رأيت نعيما وملكا كبيرا عاليهم ثياب سندس خضر واستبرق وحلوا أساور من فضة وسقاهم ربهم شرابا طهورا. إن هذا كان لكم جزاء وكان سعيكم مشكورا. إنا نحن نزلنا عليك القرآن تنزيلا. فاصبر لحكم ربك ولا تطع منهم آثما أو كفورا. واذكر اسم ربك بكرة وأصيلا ومن الليل فاسجد له وسبحه ليلا طويلا. خی گەورە پاداشتی مامۆستا عوسمان بداتەوە. بەهار ڕازاوە بە گوڵ و ڕێحانە، بۆن و بەرامەی نێرگز بارانە،
هەوێنی دڵی ئەویندارانە دڵخۆش و شادی ئیماندارانە. بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش وتەی بەخێراتن لەلایەن سەرۆکی ڕێکخراو مامۆستا بڕیار چۆمانی با جەنابیان بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا. خۆشەویستان و عزیزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. جارێکی تر سوپاسی پەروەردگار دەکەین کە هێز و توانە و دەرفەتی پێداین کە لە خزمەت خوشک و برایانمان بین لە نابینیان لە هەشتمین گەشتە بەهار کە خزمەتی نابینیان بکەین و شەرەفمەند بین پێیان. دیارە ڕۆشنایی مەبەستیەتی گشت کەلێنەکانی ژیانی نابینیان پڕ بکاتەوە لە سەرجەم بوارەکانی ژیانیان جێی پەنجەی خۆی دابنێ. لەم سۆنگەیەوە بەهاری ژێکێکە لەم وەرزە جوانانە و ڕەنگینەکانی ساڵ خەڵکی تێیدا دەیانەوێت تێکەڵ بە جوانیەکانی سروش بن. جا ئێمە مەبەستمانە کە نابینیانیش ئاوێتێ ئەو ڕەنگاڵەی بەهار بن و جوانیەکان جوانتر بکەن. ئەمە سەرڕای ئامانجە سەرەکیەکانیشمان کە مەبەستمانە بەردەوام لە ڕێگەی چالاکیەکانمانەوە بەرکەوتمان لەگەڵ نابینیان هەبوو هەبێت و لە خزمەت نابینیان بین و لە هاوخەمیان بین کە بتوانین جێی پەنجەی خۆمان دابنین و لە خزمەتیان دابین و هیواداریشم ئێوە دەسبارمان بن کە بتوانین ئەو تیشکی ڕۆشناییە بگەوشێنینەوە بۆ هەمووان و لە خزمەت هەمووان دابین. دووبارە بخێر بەسەر چاوان. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. خۆی گەورە پاداشتی مامۆستا بڕیار بداتەوە. ئەوە بەهارە و وەرزی جوانیە، وەرزی گوڵشەن و ئاوەدانیە، وەرزی نێرگز و لالە و ڕەیحانە، دەنگی شنەبا و شادی و لۆغانە. بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش گوێ دەگرین لە سرودێک لەلایەن سامانوەلی با جەنابیان بفەرمێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. إسلام برنا ميجين ما إسلام تاكاين ما ربازي تكوشانو مشخلي رابرين ما ربازي تكوشانو مشخلي رابرين ما تنها إسلام ريا ولريت كان زويا تنها إسلام ريا ولريت كان زويا مجدي جيني أزادي ودادو باختياري بيا مجدي جيني أزادي ودادو باختياري بيا إسلام برنا ميجين ما إسلام تاكاين ما ربازي تكوشانو مشخلي رابرين ما ربازي تكوشانو مشخلي رابرين ما. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆی گەورە پاداشتی مامۆستا سامان بداتەوە. ئەو گوڵ و گوڵزارە دەستە دەستا ڕێزیان بەستووە، لە جوانی دیمەن دڵیان مەست بووە، چەندە شیرینە دەشت و کۆساری، بۆنی نێرگز و شنەبای داری. بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش بەیەکەوە دەچینە خزمەت وتارێک لەلایەن بەڕێز مامۆستا عەلی تاهیر با جەنابیان بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا. آمين آمين والحمد لله رب العالمين. پیغمبر فرمی صلى الله عليه وسلم: إذا ابتليت عبدي بحبيبتيه فصبر عوضته منها الجنة. رواه البخاري. پیغمبر فرمی صلى الله عليه وسلم لو حديثي كحديثة براستي زور دلخوش كرا بتايبتي أو حديثة باسي أو كومل كساندك كوا نابنانا. پیغمبر فرمی صلى الله عليه وسلم رب العزة دفرمي جا پیش بچمە سەر حەدیثەکەی زۆر جار ئەمە لە دنیایێ ئەگەر کەسانێک کەسێکی قەرەبوو بکاتەوە
زەرەرشی کردێ لە دنیا قەرەبووی دەکاتەوە تعویزی لە بۆ دەکاتەوە بە شتێکی دیکە جاری وها هەیە ئەو کابرایە زەرەریتی لەو شتێکلۆی تعویز دەکرێتەوە لە بەرەوەی بەشەرەکان مرۆڤەکانن تعویزەکە و قەرەبوونەکەی دەکا لەوانەیە ناگاتە ئەو شتێکە ئەو زەرەری کردیا ولله المثل الأعلى لو حديثي پیغمبری صلى الله عليه وسلم دفرمي أجر هاتو أمن بندكاني خوم تاقيم كردنوا بويك وحبيبتيه أي عينيه دفرمي أجر تاوكانيان لدزدا رب العزة دفرمي عوضته منها الجنة سبحان الله تعويز قربونك بهشتا أو جنة هر لا بهشت لقيامت هل دنياي زورزا رب العزة لبويا قربو دكاتو بشيتي ديكا لواني أو خيري لبوي تداد بي جابراستي فعلا حبيبتيه كزور خوشويست للاي بني آدم أو تساوي كالدز دا ياخد هرنيتي خواي تبارك وتعالى لقيامته ببهشت لبوي تعويز دكا ولا دنياش خواي تبارك وتعالى هندك تايبد مندي ديدات لوانيا ديان وسطاني تاو ساخ وتايبد مندي نبي لبر هندي أو إن شاء الله وكو أويا كإنسان بأمير نبي لو جيانا ولو حياتي جاء من بيم خوش بلو مجلسة مباركي باسي بابتك بكي كبيواندي هبيب جنابتان أما أقر بيتو تمشاي مێژوو بکەین هەر لە زمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەتا ئێستا ئەو عەسرێ کە ئەمە تێداینە 2024 تەمەشا دەکەین ئەو کەسانێک کە نابینابوونە فعلا ناویان لە تاریخ لە دنیا تۆمار کرایە هەر لە زمانی پێغەمبەری صلی الله إلى يومنا هذا یەک لەوان کەوا عەبدوڵڵا بن ئەبی مەکتوم كلهزار وتسعة قصور سال أو جيايا إستا إلى يومنا هذا هرناوي ماي مؤذني بيغمبري بو صلى الله عليه وسلم نابي ناجبوها وهروهاش أجر بيتو أما تمشابكين لو أن يبرين وأصحابي بيغمبري بو صلى الله عليه وسلم بلام أجر بيتو تمشاج بكين عالم وزاناي آواها بونا وكو ابن سيدا أو كابرايا نابنا بوا بلام أعظم وأضخم كتابي تأليف كرديا لسر لغي عربي بناوي المخصص بناوي أويكوا المحيط الأعظم ده مجلد بوا باز ده مجلد بوا نابناش بوا أوزا إلى يومنا هذا أو إسفادي ليدكن لو كتابي أو ظهرها بقرا أبو العيناء الهاشمي للسادسة نهتويتي هجري كجيايا كابرايق ونابنا وبلام قصي زور رويشتيا لكن خلفاء ولكن ولاة الأمور قصة زور برتساويش بوا برون يعني للروج بوا قصة كاني أوجا نقلو خوي فايديها بوا لبو مسلمانانش فايديها بوا هر قصة شي بكرد بايا رديان ندكر دوا يا ونابناش بوا يعني ويلي هاتيا أو نابنايا قيشت مرحلة أوا كلا خليفة لولاة الأمور زور نيزيك ببوها يعني شرنية كابرايك نابي إلا أتبري لزيقايك دكي وخلاص كذا آقاي لي نابنا تمشابكين كابرايك عالمك كسك نابنايا باكستانيا نا يوسف سليم دبي أو كابرايا سبحان الله تقديمي أويا كرديا لبو قصاوت قانوني خيندو دي حتى قيشت ماجستير ودكتورة أوانا خينديا تقديمي أويا كرديا كببتا قاضي ل6500 كس كتقديمي كرديا لباكستان لو أوي ببتا قاضي وحاكم بستو يكز ورجيرانا لو بستو يكسا أو يوسف سليم أبو كان عبيناش بو سبحان الله دري أويا كمشت أو هارو بدا كلا لباكستان كابرايك لو مستوى قضاوتي ورقرينا بناش بوا كابرايك دي صيني دبي نابنا دبي بسر تيايا چي دكوي أو تيايا كإفرستا أعلى قمة في العالم لنيبالا بسر تيايا چي كتيا 8800 قصور متر أو برزة أو نابنايا بسر كتيا يعني الريكوردش كان ديا
ما بس ما تسوي هندق نمونمان هنا يعني إنسان أبدا ما يؤذن بلا حياة أو زدينوا سر أو داعية جورا نمونا زورة بس أما حزمان ليني زور دريجي بكينوا أو داعية برزا أو داعية جورا نحسبه كذلك ولا نزكي على الله أحدا كوا أو داعية حتى أوروك ناوشي هرماياك شيخ الخطباء مشهور بو عبد الحميد كشك رحمه الله لصالي هشتايا كان أو إمام خطيب بوا داعي بوا خطيب بوا لصالي هشتايا كان لا إذاعي لندن سؤال ذكر سؤال وجواب قلت أقوى رجل في العالم بغير ترين كس بهيز ترين كس بياو لا دنيا إيسا لو عصري أمتي دانا ولا صالي هشتايا كان قلت يان شيئا سؤالي عن ذكر لخلشي أو بياو درسو عبد الحميد كشك كنا بناشا لإذاعي لندن ثم سلمان جنبونا أو زا أو بياو بس بو تقواي بو دعوي بو يكلو خواي تبارك وتعالى صلحا هیچ کەسێک نییە ناوی ئەو پیاوەی نەبیستبی لە هیچ دەوڵەتێک لە هیچ جێگایەک ئەو کابرایە ئیلا شریتەکانیان بڵاو بووبەوە خوتبەکەی بڵاو بووبەوە ئەوجە تووشی نەهامەت و تووشی ئەزیەت و تووشی سزن و تووشی گرتن دەبوو بە معەدەلی ئەو کابرایە ئەوجە وازی لەو دەعوەی نەدەهینا خوای تەبارەک وتەعالە ئەوها بەرزی کرد لەبەر هەندێک ڕۆژێک لە ڕۆژان کاتەکەوە السجن الحربي لوين در هاد بينا بين سزنيان دكر برديكن مديرك وين در مديرك بيقول اتو بلاش كوره نبوي يعني استهزائي بيكر قوتي اتو كوره او هندق سي ناشريني بيكر قوتي اتو بلاش كوره نبوي او حاله برندي او حالي دكي ابيش قوتي الحمد لله الذي اعماني حتى لا ارى وجهك القبيح أو هاي بمديري قلت بري الحمد لله أمن كوربهم حتى دمو تساوى شي قبيحي وشيتو نبينم سبحان الله يعني بزانا أوانا كوبونا يعني أوانا مساخيرتي أمزانا كوبو بوز إنك أبي كورا بابا أو من كورا نابينا ما كورا أي هاوار كورا أو هاوز كلا يخوم دقريبا أنا باو هذا وهاي أو وقت معاشو ككم هيا بقرآن دواء أوش من يدفرن بخواي ها أبزنا أوانا أوهابنا خواي تبارك وتعالى برزي كردوا لدنيا ولا قيامت لبر هندي هر خوشي لا خطبك لا شعر كان ديري هي القناعة فاحفظها تكن ملكا هي القناعة فاحفظها تكن ملكا لو لم تكن لك إلا راحة البدن وانظر لمن ملك الدنيا بأجمعها هل نال منها بغير القطن والكفن لبر هندي فعلا صدق الشاعر دري إنسان قناعته للدنيا قناعته وإنسان أجا قناعتي هبو خواي تبارك وتعالى بزيدة دداته استعملوي لو جمعي كزناب تندانشتينا كأجر كمك لو خواي تبارك وتعالى أما بصلحين لوانيا كابرايك هرب خوينا بنابي بي أول أولاداني بلام يوها هيا نا لوانه لسي سالي لتر سالي لبيس سالي نابينا بوا كتوشي نابيناي بوا لوانه اميدي لدنيا نبوا او زد امن كريم بينادري او زد من دار كانم چه دباتا كوبا خون قوتي او خون پیدا بكم بلام احتمالي هيا ونمونش من هيا كابرا كتوشي نابيناي بوا رب العالمين اهلي خير خوازي لبو دابين كردبي والله ماليان لبو كريبي خانيان لبو كريبي لوانه كريكيان لبو زامن كردبي من دالكانيان لبو كربي تنازاني خير لتسدايا داوا دكين اخوي تبارك وتعالى او برانا موفق بك كوا او جمعه مباركه اخر كردي توا ازيت شتان شيشايا ان شاء الله وعلم ميزان حسناته خو خيرين جوش بنسي ان شاء الله كوا كسانك هي لوانه لولا بدو دنيا بكوين بلان الحمد لله او نابينا انيك استعمل خدمتي عندنا خدمتك زورج دكن ان شاء الله دعوتي زورج دكن خوي تبارك وتعالى هم لا موفق بك وصلى الله وسلم على نبينا محمد خوای گەورە پاداشتی جنابی مامۆستا بداتەوە بەهارە و وەرزی گوڵ و گوڵزارە دەنجی بولبول و هاژەی ڕووبارە جێگای ئارامی و دڵ و دەروونە جێنەخشی دەستی پەروەردگارە بەڕێزان و خۆشەویستان ئێستا گوێ دەگرین لە سرودێک
لا امرای بەڕێزمان مامۆستا عەبدولمالیک با جەنابیان بفەرمێ. هۆگوڵاگەن مەکاڵەکان قەتما پرسم بۆ تاغ و تا خوێن تاڵەکان لە بوون و چامانەوەتان وا ئەترسم چونکە ئێوە کە پشکوتن نیشانەی دادی خواویستی وی کۆنی ڕەش و ڕوتن کە دێش نەبەر لەدایک بوونی عومار و ڕمانی عەرێشی تاغوتن چونکە ئێوە کە پشکوتن نیشانەی دادی خواویستی وی کۆنی ڕەش و ڕوتن کە دێش نەبەر لەدایک بوونی عومار و ڕمانی عەرێشی تاغوتن هۆگوڵاگەن مەکاڵەکان قەتما پرسن بۆ تاغ و تا خوێن تاڵەکان لە بوون و چامانەوەتان وا ئەترسن هۆگوڵاگەن مەکاڵەکان گەرچی ئێوە ئاشتی خواز و دەروون پاکن گەرچی هێشتا چەند کەسێکی تەرە و تاکن بەڵام لە فەرهەنگی کوفرا هەر هەمووتان خەڵافە و کۆناپارێستی زگماکن. خی گەورە پاداشتی مامۆستا عەبدولمالیک بداتەوە. هەر ئاوەدان بێ بەهاری ژیان نمەی شەونمی ئاورنجی بەیان ئاوازی دڵ و نەغمەی بولبولان هێنەری شادی و ئاسوودەیی گیان. بەڕێزان و خۆشەویستان ئێستاش دەچینە خزمەت مامۆستا مەسعود تەوحیدی بۆ پێشکەشکردنی وتارێک با جەنابیان بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته. قال الله تبارك وتعالى تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. بركة فر خير بو أوزاتي كد صلاة داري همو بونوري بدسته أوزاتي كهو على كل شيء قدير ذاتي كتواناي بسر هموش يقدا هيا الذي خلق الموت والحياة أو ذاتي كمردن وجياني دروس كردوا ليبلوكم أيكم أحسن عملا بو أويك توشي ابتلاتان كات توشي امتحانتان كات تا لو ابتلايا دركويد ككامتان أتوانن كردوي چاكتر بكن. سبحان الله لم آياتانا خواي قورا بكرتي لخويو دس بيدكات لقوريو فرو بركتي خويو دس بيأكات ديگيني بو أو شوني كأو خوايا قديرة بتوانايا شوني بيديكات الله وهو على كل شيء قدير. تقديري چون بو تدبيري چون بو وادي بعد ولا تقدير تدبيري أو ذات أويتيا هو الذي خلق الموت والحياة أو ذات برياري داوة كمردنو حياة هبي ليبلوكم تا هموتان امتحان كاتوا هموتان ابتلاء كاتوا خوشويستان كس نية كلا ابتلاء درشد بريار دراوة خوي تعالى بريويتي لتقديري خوي وادانا ولا تدبيري خوي وادانا ولا حكمتي خوي وادانا وهمو ما انتوشي ابتلاء بين كسنية لو ابتلاء يا رزقاري بيت ايكي بمالو من دال خوي قورا ابتلاء دكات ايكي بإيمانك خوا توشي فتنة دكات ايكي لجستي ايكي لمالا ايكي بقنجي ايكي ببيري
هەر کەسە و خوای گەورە بڕیاری داوە تەواو کەس لەو بڕیارە دەرناچێت ئیبتیلاکە قەتعیە و بڕاوەتەوە. جا چۆن لە ئایەتەکە سوبحان الله یەکەم جار خوای گەورە بە باسی خۆی دەسی پێ کرد و اینجا گەاندی بە مەسئلەی تەقدیر و گەاندی بە مەسئلەی قەضا و قەدەری خۆیەوە سبحان الله لە فەرموودەکەشتا کە جبریل عليه الصلاة والسلام کاتێک پرسیار لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەکات سەبارەت بە مەسئلەی ئیمان هەر هەمان وڵامە. پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم فەرمێت لە مەسئلەی ئیمانە ئەن تؤمنە بالله کە ئیمان و بە الله تعالی هەبێت دەیهێنێ تا ئەیگەێنێ بەوەی کە وبالقدر خيره وشره إيمان بقضاء وقدر الله تعالى كواتا چون إيمان بخواي قورة گرنگا هر أواش إيمان بقضاء وقدر خواي قورة زور گرنگا همو من بقين بو قناعته كبشيك لإيمان قضاء وقدره إيمان بقضاء وقدره ركنك لركنكاني إيمان قضاء وقدره صبر يعني بردوام بون ونهيشتني أو ڕێگرانەی کە لە بەردەم تایەک بۆ ئەوەی نێڵن تۆ بگەی بە ئامانجی خۆت. بەڵێ ئێوەی بەڕێز کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لێرە موژدەیەکی پێدان بەڵام بزانن ئەو موژدەیە گەورەیە بەهەشت گاڵتە نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەفەرمێ ئەلا ئین سلعة الله الغالیە ئەلا ئین سلعة الله الجەنە ئاگادار بن بەهەشتی خوا کاڵای خوای گەورە کە داینەوە بۆ فرۆشتن زۆر گران بەهایە. کاڵایە کە خوای گەورە داینەوە بۆ فرۆشتن چییە؟ بەهەشتە. بۆیە ڕاستە ئیبتیلا کراون بەڵام ئاگاتان لە خۆ بێ بەو ئیبتیلایە نابێت واتان لێ بێتە لە عیبادەتی خۆتان لە دینداری خۆتان بکەونە دوا. هەر کەسێک و لە حەنای خۆی چی پێ دەکرێت؟ مامۆستا ئاماژەی بە ئیبن مەکتوم کرد یەکێک لە ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام. هەر کەسێک دەکرێت ڕاستە خوای گەورە لەو لایەنە لێ سێندوێتەوە بەڵام دەگونجێت لە شوێنێکی ترا توانایەکی هەبێ بتوانێت بەکاری بێنێت. ئیبن مەکتوم کە دانرا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام جارێک قسەی دەکرد بۆ گەورەکان ئەو هات بۆ لای پێغەمبەر خوا صلی الله عەلەیهی وسەلم وازی لێ هێناوەتی جارێ با بە گەورەکان قسە بکەم دوای قسەی بۆ ئەو دەکەم ئیهمالی کرد. خوای گەورە هەندێک ئایەتی نازڵ کرد عیتابی پێغەمبەری کرد عەبەسە وەتەوەلە بە پێغەمبەری فەرمووە ئەو کەسە ئەوە بۆ ڕوت هەڵچەرخاند. تۆ دەبوایە ڕوت هەڵ نەچەخەندا لەو کابرایە. ئەنجا ئەو کابرای هەر کات پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام پێی دەگەیشت کە کابرایەکی نابینا بوو دەفەرموو مرحبا لمن عاقبني فيه ربي مرحبا بۆ کەسەی کە خوای گەورە لە بۆنەی ئەوە عیتابی منی کرد و سەرزەنیشتی منی کرد. ئینسان دەتوانێت با نابیناش بێ بەڵام بگێتە ئاستێک و مەقامێک کە خوای گەورە دڵی ئەوەندە بەرز ڕابگرێت کە حتا بە پێغەمبەرەکەی فەرمی ئاگا لە خۆ بێت چۆن تەعامل لەگەڵ ئەو کەسە ئەکەیت. ئەم کابرایە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام خستی وەکیەوە کاتی فەجری سادق کە دێت فەجری سادق دەبێت سیرکەی سەیری گۆشەکانی ئاسمان کەی تا بزانی فەجری سادق دەرکەوتۆ یانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام دەیگوت ئەی خەڵکینە ئیبن مەکتوب نابینایە نابینێت کە بانگی دا مانایە هەیە فەجری سادق دەرکەوتۆ خەڵک پێی گوتووە ئەگەر خۆی نابینێت دیارە خەڵک هەمووی بینیوێتی بۆی ئەڵێن هەستە ئەو بە مەکتوب بانگ بدە. یعنی پێغەمبەر خوا صلی الله عەلەیهی وسەلەم ئەمەی کە ئەم کابرا نابینێت قاسیۆ بۆ ئەوەی کە ئالێرەدا بەکاری بێنێت. هەر کام لێوە ئینشاءالله خوای گەورە مەجالێکی پێدان لە عیبادەتە لە ئیشەکانتانە لە کاروبارەکانتانە مەرجی ئەوەیە سەبری لەگەڵدا بێ وتمان سەبریش مانای ئەوەیە کە ڕانەوەستن بەردەوام بن لەسەر ئەوەی کە بتوانن ئەوەی کە خوای گەورە پێداون جێبەجێکەن. عەبدولعەزیزی کوڕی بن باز دەڵێ لە ماڵی خۆمان ئەپاڵ کەوتە بووم گوێم لێ بوو پورم هات بۆ ماڵمان وەی زانی خەوم لێ کەوتووە گوتی نواری پێماوە زۆر گریا دایکیشم هاتە ژوورەوەتی بۆ ئەگریوەتی وەڵا ئەو عەبدولعەزیزم بۆ ئەو ناڕەحەتم کە نابینایە و دوو ڕۆیشتە چۆن ژیانی خۆی باتە سەرەوە دەبێت چی بکات و ئەو عەبدولعەزیزی کوڕی بازە بوو بە ئیبن باز شەیخ بن باز بوو بە گەورەترین زانای عالەمی ئیسلامی. لە حاڵەتێکە کات و ساتێک پورەکەی ئاوە بۆ دەگرێەوەی زانێ ئاوای لێ دێت. گرنگ ئەوەیە هەر کام لە ئێوە لە هەر ئاستێکدا هەن بتوانن لەوەی کە خوای گەورە پێی داون و لەوەی کە خوای گەورە لێی سندونەتەوە بتوانن بە شێوازێک تەعامڵکن کە بەهەشتەکەی خوای گەورە بەدەست بێنن.
وجێی دەستخۆشیە لەو برایانیشە کە هەوڵیان داوە کە ڕێکخراوێکی ئاوە هاینە لە خزمەتی برایانێکی ئاوا بن کە بتوانن بە کۆکردنەوەی ئەم برایانە بە ڕێکخستنی ئەم برایانە وا بکەن محبەت و خۆشەویستی و تەعامڵی باشتر لە بینی دوراکانە دروست بێ و ڕۆژ بە ڕۆژ هەوڵدەن ئیمانەکانیان بە قووەترکەن ئاگاتان لە خۆتان بێ لە ئیمانەکانتان بێ و پێش هەموو شتێک ئاگاتان لە نوێژەکانتان بێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خی گەورە پاداشتی جەنابی مامۆستا بداتەوە. لە نێو جوانی ژین و بووندا خەندەیەکین پڕ تەبایی، سیمبولی دین و ئیمانین چرای ڕێگاین بۆ بینایی. بەڕێزان و خۆشەویستان ئێستا گوێ دەگرین لە سرودێک لەلایەن برای بەڕێزمان کاک ڕێبین کازم با جەنابیان بفەرمێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. درون پر لازم زامم گرانا دوای دردکم پیغمبر جانا درون پر لازم زامم گرانا دوای دردکم پیغمبر جانا دوای دردکم ولا مدینه ولا روزاكي طه لمينا أخ دوي دردكم ولا مدينة ولا روزاكي طه لمينا حوشاي مدينة دايم برنولا چونکە پێغەمبەر لەوێ حوزورە هەوشای مەدینە دایم پڕنورە چونکە پێغەمبەر لەوێ حوزورە چێتە قەداگرێ لە دەردی دووری بەگەر خوددا خۆی بدا سەبووری چێتە قەداگرێ لە دەردی دووری مەگەر خوددا خۆی بدا سەبووری ڕەسوولم فەرمووی ئادای بلال جان بۆوە بێڕەحمی وەرە سەردانمان کە بانجی فەرموو گشت خەڵکی گێریان بیریان هاتاوە ئەی پێغەمبەر جان کە بانجی فەرموو گشت خەڵکی گێریان بیریان هاتەوە ئەی پێغەمبەر جان صلى الله عليه وسلم. لە ڕوخسارم ڕامەمێنن هەنگاوەکانم مەژمێرن ببن بە هاوبەشی خەمم خۆتان بەجێی من بسپێرن. بەڕێزان و خۆشەویستان ئێستا گوێ دەگرین لە وتەی بەڕێز مامۆستا هاوکار محەممەد بۆ باسکردنی بەشێک لە کار و چالاکی و ئامانج و کارەکانی ڕێکخراو با جەنابیان بفەرمێ. جەمادەوە دیارە بانگە بە بانکە بدرێ ئینشاءڵڵا وجا قسەی دەکەم کێ بانگ بدە داوا لە بەڕێز کاک شێرزاد دەکەین بێت بۆ بانگ. الله أكبر الله أكبر الله
أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. خی گەورە پاداشتی کاک شێرزاد بداتەوە. برانی بەڕێزم بێدەنجی بپارێزن ئینشاءالله. دوای وتەی مامۆستا هاوکاری تەچی کورتی هەیە ئینشاءالله. اینجا خۆمان ئەمادە دەکەین نوێژ دەکەین نوێژی بە جەماعەت دەکەین ئینشاءالله قەسر و جەمعی دەکەین ئینشاءالله. پاشان نان دەخورێ و بەرگەی دووەم پاش نیوڕانی ئینشاءالله دانیشتنی کراوە دەست پێ دەکەینەوە. فەرموو مامۆستا هاوکار. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم وسپاسی خوا پەروەردگار دەکەم کەوا تەمەن و دەرفەت و هێزتوانێ پێدام کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە خزمەت هاوچینانم لە خوشک و برا بەڕێزەکانم بم لە ڕێکخراوی ڕۆشنایی بە پێشکەشکردنی پرۆژەیەک و چالاکێکی تری ناوازە لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی و شەرەفمەندبوونمان بە خزمەتکردنی نابینایان. بەڕێزانم بۆ ئەوەی باسێکی کوردی ڕۆشنایی بکەین چەند خاڵێک و تەورێکی باس دەکەم لەوەی کە فەهمێک بگاو تێ بگەین ڕۆشنایی چییە. ئەگەر لە بۆ هەموو ڕێکخراوەکان و لۆمەش ئیشکردن بابەتەی تەکلیفی بی کە مکەلەفین بە خزمەتکردنی نابینایان، بەڵام ئێمە لەگەڵەوەی کە مکەلەفین مشەڕەفیشین تەشریفیشە پێشەرەفمەند دەبین. خاڵێکی تر ئەگەر هەر ڕێکخراوەچکە لەسەر ئەساسی ئیشکردن دامەزرایە هەر موەسسەسەی دیکە لە بەشێکی پاراوێزخراوە هەوامیش بەشی نابینایان دامەزرایان جاردە چارەکیش نابینایان دەکەن، ئەوە ڕۆشنایی لە خاڵی نابینایان و دەستی پێکردیە. واتە نابینایان هەدەف و مەبەست و ئامانجی سەرەکی ڕۆشناییەوە لەوێوە لە بەروبوومی ئیشکردن و خزمەتکردنی نابینایانەوە بەرەکەتەکەی وای لاتیا خولەکانی دیکە و کەسانی چاوساخیش مستەفید بن. ئەوە لە کەم مواسسە توان بتاوکە ئێستانمتە لە جگە لە ڕۆشنایی. ڕۆشنایی وەکو هیچ موەسسەیەک نییە کە قسەتان پێ بفرۆشی و شکۆتان لێ بکڕی، بەڵکو قسەتان لێ وەردەگری و شکۆتان پێ دەفرۆشی، شکۆتان پێشکەش دەکات. دەوێت ڕۆشنایی بێتە سەکۆیەک بۆ پێگەیاندن، بۆ گڵدانەوەی تواناکان، بۆ لێک تێگەیشتن و بۆ پەروەردەکردن. ڕۆشنایی ڕێگایەکە هەموو نابینایان بەرەو ئاسۆیەکی ڕۆشن دەبات، نەک ئاسۆیەکی ڕووناک، چکە ڕۆشن و ڕووناک دووشتی جیاوازن.
لەبۆ تاچ نبینە هەموو دنیا چراغان بیستفادە نییە ئەگەر دڵی تاریک بی بەڵام ئەگەر تروسکا یەک ڕۆژنای لە دڵێبی با دنیاش بەرچاوی و لەبەر دیدەوی تارێک بی ئەوە دڵنیا بە بەسەر ڕاستە شەقام و ڕێگایەکی ئامانزاردا دەڕوا ڕۆشنایی گۆچانی دەستی نابینا و چەتری سەری بێنەوەی نابینایانە بەو مانایی کە هەمیشە خۆی بە خاوەنی نابینایان زانی و نابیناش هەموو خاوەنی ڕۆشنایی کەواتە پرۆژەکانی ڕۆشنایی پرۆژەی ئەمە چاشنە ڕەنگە هەریەک لەو خێزانە نابینانی کە لێرەنا کە مۆسیمەک دێتە پێش بیرۆکێک میشاندا بێ ئایا لەو مۆسیمی چ بکەن بەڵام دڵنیاتان دەکەمەوە ڕۆشنایی بەقەت هەموو نابینیان بیر لە مۆسیمەکان دەکاتەوە فکر لەوە دەکاتەوە کە جوانترین پرۆژە لەو مۆسیمە پێشکەش بکە وەک مامۆستا بڕیار فەرمووی بەهاری جێکە لەو مۆسیمانەی کە ڕۆشنایی هەستی پێکردیە کە پێویستە نابینایان ئاوێتە و تێکەڵی جوانیەکانی بەهار بن دەنجیان ئاوێتەی چریکەی تەیروتار و بولبولەکانی بەهار بن بۆی کە خۆشترین ئاواز بچڕن کەواتە ئەمەیە ڕۆشنایی ئەو قسانە کە دەیکەم تنۆکێکە لەو ئامانجە گەورانی کەیتمان و پێشم وایە لەو قسەش بێباکەم ئەگەر بڵێم ڕۆشنایی کارەکانی شایەدی ئامانجەکانیتی کردەوەکانی شایەدی شکوەکەیتی کەواتە دوامان لێ بکەن خوای گەورە موفەقمان کردووە کە بتوانین زیاتر لە خزمەتتان بین و یارمەتی یەکدری بدەین و دەستبار بین لەوەی کە بەشێک لە خەمەکان لەسەر دڵێکلا بین و هەمومان بەرەو ئاسۆیەکی ڕۆشن هەنگاو برین وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته خی گەورە پاداشتی مامۆستاوکار بداتەوە برانی بەڕێزمان ئینشاءالله هاتینە کۆتایی بەرگەی یەکەمی بەهارە گەشتەکەمان پشتیوان بەخوای گەورە ئێستا دەست دەکەین بە دەستنوێ شوشن و نوێژکردن و خوا ئامادەکردن نان خواردن ئێستا فری دەبن تا دوای نیوەڕانی ئینشاءالله فەرموو